بەرەبەیانی 28 یا کاژمێر تقریبا 11 بوو هێزێکی چەکدار بە سیارەیەکی لیۆن کرۆزەر 4 بۆ 5 کەسە بوون هاتنە سەر مەکتەبی کاکشاوی نەزمکردکوژی لە گەڕەکی فەیلیاکە مەکتەبە بۆ خزمەتی سین و توێژەکانی کۆمەڵگا و بۆ هاونیشتمانیانی شاری کەرکووک کراوەتەوە بۆ زیادەکردنی چالاکیەکانمان زیادەکردنی خزمەتەکانمان بەڵام بەدەخەوە دیارە ئەیانوێت ئاژاوا بنێنەوە ئێمە لە کارەکانمان سار بکەنەوە لە کارەکانمان بوامەسێنن ئەم کارانە نابێتە هۆی وەستاندنی کارەکانی ئێمە خزمەتەکانی کاکشاوی نەزم کەرکووکی زیاتر گڕوتینمانەداتێ بۆی کارەکانمان زیاتر بکەین و خزمەتی هاونیشتمانیانی شاری کەرکووک زیاتر بکەین ئەوان هاتبوون کە مۆڵەتی 24 کاژمێریاندا بوو بە ئەم مەکتەبەی ئێمە لە گەڕەکی فەیلەکە دای بخەین دیارە هەدەفیان نانەوەی بشێوی یان سود وەرگرتنی کۆمەڵێک شتی تایبەتی بووە بە هیچ شێوەیەک ئەم شتانەی ئێمە سار ناکاتەوە لە مەکتەبی خۆمان بەردەوامە بین لە کاری خۆمان بەردەوامە بین لە خزمەتی خۆمان زیاتر بەردەوامە بین ئێمە لێرەین و چۆڵی ناکەین و بەردەوامە بین لایەنە پەیوەنددارەکانمان ئاگادار کردوتەوە جەهاتی معنیمان ئاگادار کردو و سکاڵای خۆمان تۆمار کردو لە ڕۆژی پێنجشەمەوە و بە هیچ شێوەیەکیش ئەم مەکتەبە چۆڵ ناکەین.